بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان. ئەمڕۆ دەستپێکی وەرزی نوێ یا ساڵی نوێی خوێندنە. دیارە لە دوای ساڵێک لە دابڕان ماوەیەکی زۆر لە دابڕان لە خوێندن بۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەمڕۆ جارێکی تر دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە. بەڵام بەداخەوە لە بەشێک لە هەرێمی کوردستان هێشتا مامۆستایان بەتایبەتی لە دەڤەری بادینان لە گۆشەی زیندانەکانن بەتایبەتی مامۆستا بەدڵبەرواری کە وەکو ڕەمزێک لە مامۆستایانی خۆڕاگر و لەو مامۆستایانی کە داوای مافی خۆی دەکرد کە نزیک بە 170 ڕۆژە لە گۆشەی زیندانە و تا ئێستا چارەنووسی نادیارە. بۆیە کە ئەمڕۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکانە ئێمە بۆ بۆنەیە وەکو هەڵوێستێک و هاوسۆزیەک بۆ کەسوکاری سەرجەم گیراوان و مامۆستایانی گیرا و بەتایبەتی مامۆستا بەدڵبەرواری خولەکێک بێدەنگیمان هەڵبژاردو وەکو هاوڵوێستێک بۆ هیوایی کە هەرچی زووە ناوەندەکانی مافی مرۆڤ چە ناوخۆوە چە دەرەوە بەدەم داواکاری کەسوکاری گیراوانەوە بێن. وڵای دووبارە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست، خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال دووبارە هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەم ڕۆژێک هەمیشە با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ هاتوونێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن با تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر کاریگەری وەرگێڕان و نووسین بەتایبەتی لە ڕۆشنبیریدا کە لێرەوە نووسەر و وەرگێڕێک میوانمان دەبێت قسە لەسەر کاریگەری وەرگێڕان دەکەین بەتایبەتی بۆ ڕۆشنبیرکردنی کۆمەلگا و بەتایبەتی ئەو وەرگێڕانی کە لە زمانەکانی دیکەوە کتێب بەتایبەتی وەردەگێڕێتە سەر زمانی کوردی. وهروەها تەوەری دووەمی بەرنامەکەشمان لاولێرەوە هاوکارمان ئەمیرانەمید پێشکەشمان دەکات لە پاش ساڵێک لە دابڕان لە خوێندن جارێکی دیکە چۆن قوتابیانمان لەگەڵ خوێندندا ڕابێنینەوە کە ئەمە تەوەری هەولێرمان دەبێت کە ئەمرانوە کاماژەم پێکرد پێشکەشمان دەکات جیاواز لەمە لەگەڵ پەیامێرانمان ڕووماڵێکی کردنەوەی دەرگای قوتابخانەکان دەکەین بابزانین ئەمڕۆ قوتابخانەکە کراوەتەوە لەکوێ خوێندن بەردەوامە لەکوێ بایکۆت بوونی هەیە کە بەدڵنیایەوە بەشێک لە مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. دەستخۆش بەڵای ئازیزانەوە کە میشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوە فەرمووین پێکەوە بینەر.
بەڵازدان و خۆشەویستان وە کاماژەمان پێکردەوەری یەکەمی پەیامی ڕۆژمان قسەکردنە لەسەر کاریگەری وەرگێڕان لە ڕۆشنبیریدا. لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێزی من باقت نووسەر و وەرگێڕمان کردەوە. سای من زۆر سپاس بەخێربێت. بەخێر یاخۆن. با سەرەتا لە کارەکانی خۆتەوە دەست پێ بکەین پێشەوەی بچینە سەر کاریگەری، بزانین چەند کتێبت وەرگێڕاوە وایە لە بابەتی نووسین و وەرگێڕانە ئێستا بابەتێکی ترێ هەرچەندە دەمێکەیە بەڵام ڕەنگە زیاتر لەسەری نەوەستابین ینی وتارە دەکرێتەوە بە کتێب. لەم کارانەدا بەرهەمەکانت چی و چین؟ سەرەتا دەستخۆشتان یەکەم سوپاسیان بەرنامەکەم کە بۆ من دەرخان بۆ کاتە. خاڵی دوم بۆ پرسیارەکەت ئێمە لە وەرگێڕانە خۆم وەکو خۆم 50 دانراوم هەیە وەرگێڕان لە عەرەبیەوە بۆ کوردی و لە هەندێک لە وەرگێڕانەکان هەندێک لەوانە تەفریقکردنە، ینی نووسینی وتاری دەنگیە بۆ کتێب، چونکە زۆر جار خەڵکەیە ڕەنگە دەستی پێی نەکا یان وەک ئەرشیفێ نەتوانێت بپارێزێ، بەڵام ئەگەر بتوانێت بکرێتە کتێب هەم ئەتوانێت بێتە سەرچاوە، هەمیش ئاسانتر کەسەکان لە هەموو دەرفەتێک ئەتوانێت ئەو زانیارە وەربگرێت و زیندووکردنەوەی کەسەکەیە. کەسەکان ڕەنگە مەجای ئەوەیان نەبێ یان توانای کاتی ئەویان نەبێت کە بتوانن بوتارەکانی خۆیان نووسینەکانی خۆیان بکەن. ئێمە ئەو ڕۆڵەیان بۆ بینین تقریبن وەک ئالەتێکی نێمە لەوێ بۆ وەرگێڕانی وتارە دەنگیەکان بۆ نووسین. زۆر باشە، کەواتە بەرهەمەکانت چی و چین؟ بەرهەمەکانەوە بە تایبەتیەوەی کە لە نووسی لە وتارەوە کردوونەتەوە بە نووسین کامانن و ئەوانەی کە لە زمانی عەرەبیەوە هێناوتن چه بابەتێکن؟ بەرهەمەکان زۆرن، ئەوانەی کە نووسینن کۆمەڵی وتاری بەڕێز پرۆفسۆر خالید محەممەد ساڵحە، زنجیرە باسێکی دکتۆر سەباح بەرزنجیە. ئەم جەماعەتە ئەمانە کۆمەڵی خەڵکانێک بوون کە بێمەجالن بە حەقەت لە بوارەکانی خۆیانە بە ئەوەی زۆربەی دانیشتن و سیمینارەکانیانەوە بابەتەکانیشان پێویستن بەوەی کە وەک سەرچاوەیەک بۆ کتێبخانەی کوردی زۆر پێویستی بە وتارەکانی ئەوان بوو. ئەو لێنەمان بینی و ئێمەش توانیمان لە ڕێگەی ئەوانەوە بتوانین پڕیکەینەوە. بابەتەکانم تقریبن 9 کتێبم تا ئێستا لە وتاری دەنگیەوە کردووە بە نووسین. 3 زنجیرەیان زنجیرەی تەلەڤیزیۆنی پەیامە کە پێشتر بەڕێزان لە تەلەڤیزیۆنی پەیامە پێشکەشیان کردووە، ئەوانی تریش لە کۆڕ و سیمینار و دانیشتنەکانیان نەتۆماریان کردووە و ئێمەش کاری نووسینەوەمان بۆ کردووە. چەندها بابەتی ئاینی وەرەگێڕیا خۆت لە بواری دیکەیە کار دەکەیت؟ وەڵا زۆربیان ئاینیە و ڕۆشنبیری ئاینی لەگەڵ گەشەپێدانی مرۆیی، چونکە خۆم بوارەکەم بواری فقی شەریعەی ئیسلامی تەواو کرد. لە بوارێک لە بوارەکەی خۆتەوە نزیکە. یەکێک لە پایەکانی وەرگێڕان ئەوەیە کە تۆ توانات بەسەر هەردوو زمانەکە هەبێ، یعنی وەرگێڕان تەنها گواستنەوەی وشە نییە وشەیەک بێنی لە زمانێک و بیخێتە سەر زمانێکی تر، گواستنەوەی سەقافەتێکە، ڕۆشنبیریەکی وڵاتێکی ترە و زیندووکردنەوەی لە جێگەیەکی ترە. بۆ نمونە ڤۆڵتێر دەڵێ لەو کاتە سەقافەت و ڕۆشنبیریەکان ئەدەبیات دەوەستێ کە وەرگێڕان نەبێ. کاتێک کە وەرگێڕان دروستە بێتەوە هەم ڕۆشنبیریەکان سەر لە نوێ دروستە بنەوە و ئەتوانن لەژێر کاریگەری ئەوە ئەدەبیاتی وڵاتێکی تر ببوژێتەوە. منیش بە حکمی ئەوەی خۆم خوێندنی ئیسلامی تەواو کرد و زۆربەی بەرهەمەکانم زۆربەی نووسینەکانم بواری ئاینیە. چەند کتێبێکی سەربازیم هەیە بەڵام زۆربەیان بواری ئاینیە، چونکە خۆم مەسڵیتەرترم تایە و ئەتوانم بڵێم لە بوارەکانی ترا باشترم لە ئاینەکە. نووسین چیت هەیە ماوەسای من؟ بواری نووسین نیمە وەک نووسین کە خۆم نووسی بێتم. بە حەقەت وەرگێڕان وتمان هونەرە، هونەرێکە تۆ ئەتوانی کەسێکی تر زیینوو بکەیتەوە لە کۆمەڵگەیەکی ترە، بەڵام تا تۆ کۆمەڵی فکرە، ینی تۆ ئەتەوێت کتێبێ بنووسی. من دەستخۆشی لە نووسرانەکەم ڕەنگە تا ئێستا توانای ئەوەم نەبوو بێ بتوانم بنووسم، چونکە نووسین تۆ زیندووکردنەوەی هونەرێکی تر لە جێگەیەکی تریشە، ئەمەش بخۆی بەخۆی نووسینە. بەڵام کاتێک کە تۆ دەنووسیت دەبێ باگراوندێکی گەورەی سەقافیتە بێ لەو بوارە تا دەرەکەوی زۆری پێچێ، تەمەنێک ئەوەی بەبەرەوە نامێنێ کە بتوانی بنووسی، تەمەنێک تۆ ئەتوانی تر بنووسیت کە توانای نووسینت نامێنێ. بەس تا ئێستا هەر لە کاری وەرگێڕانە کارم کردو. زۆر باشەوە بابینە سەر کاریگەری وەرگێڕان لە ڕۆشنبیریدا. چ کاریگەریەک لەسەر ڕۆشنبیری تاک دروست دەکەن بابەتانی کەوریان دەگێڕێت، چکە ڕەنگە زۆر جار ئێمە گلەی لە هەندێک کەلتوری بیانی کە دێتە ناو کەلتوری کوردیەوە بکەین لەوەی کە ئەمە بۆ ئێمە ناشێ. ئایا
ئەم وەرگێڕانە ئەتوانم بڵێم هیچ زیانێکی نییە یا خۆت بە پێچەوانە و ئەوانەی کێوە وەریان دەگەڕن هاوتەری بن لەگەڵ کەلتوری خۆمان لەگەڵ ئاین و سەقافەتی خۆمانە. زۆر جار وەرگێڕان دوو باشیان ئەوەیە کە تەریبە لەگەڵ سەقافەتەکەی خۆتا و هەمان بابەتە یان ئەوەیە ڕەنگە دژی ئەو ڕۆشنبیرەی خۆت بێ بەڵام لە کۆتاییە ئەو وەرگێڕانە ئەمێنێتەوە کە لەگەڵ سەقافەتی گەلەکەی خۆتە ئەمێنێتەوە. پێشتوو بۆ نمونە زیندووکردنەوەی سەقافەتێکی ترە بۆ نمونە لە سەدەمی مەمون بڕیارەدا کە هەموو فەلسەفە وەربگێڕە لە ئەوروپا کۆمەڵێک کەنیسە هەبوون کە دەستیان گرتبوو بەسەر فەلسەفەی یۆنانیە هەر پاشایەکاتە بوو هەر قەشەیەکاتە بوو کلیلێکی لەو کڵێسادا بوو ئێتە مەمونیش جا بەنێرە بە ئەوروپاڵی ئێمە ئەمانەوێ سەقافەتی هەر کتێبێکتان هەبێ وەریگەڕینە سەر زمانی خۆمان یەکێک لە ئەساقیفەکان ئەڕۆن بۆ لای پادشای ئەو وڵاتە ئەڵێ ئێمە کۆمەڵێک کتێبمانەیە کە لە بڕۆن هەر وڵاتی لە ناوێ بن بۆ نەینێرین بۆ ناو وڵاتانی ئیسلامی و کەلتورەکەیان لە ناوبەرین بۆیە ئەمانیش وەکو سیاسەتێک ئەمە نێرن بۆ ناوبردننی حەزارەتی ئیسلامی لەو سەردەما بەڵام خۆشبەختانە کاتێکە وەرەگەڕنە سەر زمانی کوردی عەرەبی زۆربەیان فەلسەفەی یۆنانی یعنی جارێکی تر فەلسەفەی یۆنانی لە دەستی ستەمکاری و لە دەستی لە ناوچوون ڕزگار کرد ئەتوانین جارێتر بڵین ئەمە زیندووکردنەوەی فەلسەفەی زۆربەی فەلسەفەی یۆنانی لەسەر دەستی وەرگێڕان بووە ئەگەر وەرگێڕان نەبووایە ئەم کاریگەریەی نەبوویان بۆ نمونە زمانی ئەڵمانی سەری زمانی ئەڵمانی بکەین بگەڕێنەوە کاتێکە قەشەیەک بە ناوی ماتلۆتەر دەڕواتە سەر تەورات لە زمانی عبریوە وەرەگەڕێ بۆ سەر زمانی ئەڵمانی لێرە دوو ئاماجە پێکە هەم مەزهەبێک دروستەکە بۆ ئەڵمانیەکان هەمیش زمانێکی ڕسمی بۆ ئەڵمانیەکان دروستەکە بەم کارە ئەتوانرێ یعنی لە وەرگێڕانە بتوانی زمان دروستکەی بتوانی نەکەر شارستانێکی تر بگوازی توان سەقافەتێکی تر بگوازی بە سەقافەتەکەی خۆت ئەتوانی زمانێکی پێ دروستکەی ئێمە زۆر جار زۆر لە نووسەران دەڵێن کتێب بریتی نییە لە کۆمەڵی پەڕی مردوو لە سوچی کتێبخانەیەکە دانرابێ کۆمەڵی ئاوازی تایە و ئاوازانەی هەرێکی و لە ناخی خۆیان تۆنەکە بەدەستی خۆیەتی هەرێکی و لە ناخی خۆیان ئاوازەکە ئەژەنێ کتێبێک ئەخوێنیتەوە بۆ نمونە من ئێستا کتێب وەرگێڕاوە ڕازەکانی گەنجێ یعنی کاتێک دەخوێنیتەوە سەرەکەی زۆربەی باسی کۆمەڵگەی ئێمەکە یعنی یەکێک لەو کاریگەرانە کە باسەکە لێرە باسی ئەوە کاکە ئینسان پرسیارێکە پرسیارە ئەوروژێن ئەڵێ 24 کاتژمێر لە بەردەم توابێ تۆ چی ئەەکەیت بڵێن تۆ دوای 24 کاتژمێر دەمری ئەو کارانە چێ دەیکەیت یعنی حتمما بۆ مناڵی کۆمەڵی خەڵکم زویر کردووە ئاشتیان دەکەمەوە کۆمەڵێک کار کە تا ئێسانم کردو ئێستا دەستیان پێ یەکەم ئەمڕۆ بەیانیمان کردو بە کارەکانی خۆمان یعنی بەردەوام ئەم بەیانەمان بە خۆمان داوە بەوەی کە بتوانین خۆمان پاشخین لەو ئیشەی کە ئەتوانین بیکەین ئەمە لە هەر کەلتورێکا بێ شتانێکی جوانن یعنی بە هەر زمانێک نووسرا بێ کاریگەری خۆشی هەیە لەسەر هەر کەسێکە بیەوێت ئێستا بەڕێزت لە کۆی و بەرهەمانەی کە وەرگێڕاوە پێ دوایە چ کاریگەریەک دەتوانین دروست بکەیت من بە حەقەت ئەوە وەرگێڕ هەرگیز لە کاری خۆی ڕازی نییە چونکە هونەرمەند هەرگیز لە کاری خۆیان ڕازی نین یعنی هیچ هونەرمەندێک نییە لە کارەکانی خۆیان ڕازی بن منیش بە هەمان شێواز ئەوە خوێنە دوجا بڕیارەدا کە چی کاریگەریەکت هەیە کتێب ماوەرگێڕاوە کە چاپی دووهەم و سێهەمیشی لە بازارە نەماوە حتمما گە چاپی دووهەم سەیریکەین 2000 نسخەی لە بازارە فرۆشراوە یعنی ئەمە ڕەنگە کاریگەریەکی ئەو تۆی کرده بێ کە بتوانین کۆمەڵی خەڵکانێک ئاگدار بکەینەوە بەڵام مرۆڤەکان ئەکەوێتە سەرشانی خۆیان کاریگەری بنیان بەو ئیشەیان ئەگەنا تۆ تەنها پەیامەگەیەنی ئەوەیشی کە پێیەگات دوو چاقی دەسەکە ئەوشی کە پێی ناگات دیارە خۆی نایەوێ پێی بگات مامۆستای من دەتوانین بڵێن ئێمە هێشتا لە فەراغی وایەن کە پێویستمان بە وەرگێڕان هەبێت بەڵێ زۆریش پێویستمانە زۆر کەلێنی ترمان هەیە کە ئێستا هەر پێویستێتی یان ئەوەیە کە زۆر جار گلەیی لەوە لە ناوەندەکانەکرێت کە ئەو وەرگێڕانەی دەیکەنە مڵکی خۆیان و بە نرخێکی گرانتر دەیفرۆشن و ساغێکەنەوە لە بازارەکە ئەمەش کاریگەری لەسەر وەزعی ئابووری بە تایبەت ئەوەی کە دەخوێنێتەوە وەزعی ئابووری زۆر لەسەرەوە نییە وەزعێکی ئابووری یعنی لە بژێوی ژیانی خۆی و ڕۆژانی مناڵەکان یەگرێتەوە بیدا بە کتێبێک بخوێنێتەوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناوەندەکان ئەبێ کارێ بکەن کە خوێنەران ئاشکێنەوە لەگەڵ کتێبە
بۆی بتوانین کاریگەری زیاتری هەبێت و زیاتر خەڵک کتێبی تری دەستکەوێت. ئەو فەراغانە کامانن کە ئێمە پێویستە بە وەرگێڕان پڕی بکەینەوە لە چه بابەتێک و چە ڕوویەکەوە هەن؟ وەڵاهی من زۆرم پێ ئەڵەن بۆ نمونە سا لە دەروون ناسیە وەرگێڕانمان کەمە کە وەریش دەگێڕن من زۆر جا تەکلیفم لێ یەکەن ئەڵەن کتێبێکی وەرگێڕان یان کتێبێک لە بواری دەروون ناسیە وەربگێڕە دەسە زمانی کوردی بەڵام من بوارەکەم دەروون ناسی نییە ڕەنگە وشەگە لێ وەرگێڕم کە زۆر دووربن لەو نەسەی ئەسیان خۆم لێ نەداوە وەک بوارێکی ڕاتە مەرجەکانی وەرگێڕان کامانن تەنها زمانەکەیە؟ نا تەنها زمانەکە نییە ئەمە زۆر زمانزانمان هەیە بەڵام وەرگێڕ نییە یەکێک لەوانە ئەبێ زمانی هەردوو زمانەکە بەباشی بزانی دووهەم ئەبێ یاسای زمانی یەکەم کە بۆی وەریەگێڕی زمانی عەرەبیە هەموو یاساکانی جێبەجێ بکەی بەڵام هەتا ئەو شوێنەی کە تۆ دایڕژتوە کە دایڕژتوە بێ یاسای زمانی کوردی جێبەجێ بکەی چونکە لە زمانی عەرەبیە بە حوکمی بەرفراوانی و بە حوکمی ئەوەی زمانی عەرەبی زمانێکی جیاوازترە لە زمانەکانی تر لە ڕووی وشەوە زۆر جار چەند وشەیەک ئەوێ پەیامێ بگەێنێ لە کوردیا تۆ ئەتەوێ بە شێوازێکی تر بگیرانی تۆ لە کۆتایەت ئەبێ لە خاڵەکانەوەیە کە تۆ لەگەڵ شارەزای هەردوو زمانەکە سەقافەتی هەردوو زمانەکەیش ئاگات لێبێ هەم ئاگال لە ڕۆشنبیری عەرەبی بێ هەم ئاگال لە ڕۆشنبیری کوردی بێ بەڵام تۆ لە کاتێکە ئەگەر بۆ نمونە بەرهەمێک کتێبێک وەرەگێڕی دەگەل لە زمانی عەرەبیەوە بێ فارسیەوە بێت ئەگەر دەروونزانیش بێت دەروون ناسی بێت دوجارەگە شارەزایی زمانەکە تەبێ و بە تەواوی وەرگێڕی لەوانێدا ڕژنەکەی کارێکی ئاسان بێت هەوڵت نایەوە تا ئێستا لە ڕاستیان نەخێر چونکە حەزم کردووە یەکێک لە خاڵەکانی وەرگێڕان ئەوە یەکێکە وەرگێر خۆی چێژ لە بابەتەکە ببینێ یعنی من کاتێک کە وەرگێڕم ئەمەش دوجار پەیوەندی بە حەز و ئارەزوی ئەو وەرگێڕەوە من خۆم پشتگوێ نەخستووە یعنی مرۆڤ یەکەم خاڵ کە ئەبێ خۆی پشتگوێ نەخا یەکێک لەو مەرجانە ئەوەیە کە تۆ ئەو وەرگێڕانێکە دەیکەی خۆ چێژی لێ ببینی کاتێککە خۆ چێژی لێ نەبینی من کارەکانم کاتێککە دەوەری دەگێڕم یەکەم جار وەک چۆن وێنەرمەندێ بە قەڵەمێکی دار وێنەیەکە کێشێ و دواتر وێن ڕەنگەکات منیش هەمیشە واکەم یعنی جاری یەکەم دەیخوێنمەوە جاری دووەم دای ڕشتمەوە جاری سێم هەم پێچمەوە بۆی بتوانم جوانکاری بۆ بکەم تا ئێستا چەند زمانە وەرگێڕاوە ئایا تەنها زمانی عەرەبیت وەرگێڕاوە بەڵێ بەس لە زمانی عەرەبی وەرگێڕاوە مامۆستا هێمن کاتە بۆی کە ئێمە کتێبێک وەربگێڕینە سەر زمانی کوردی کە بۆ نمەوە فەراغ ڕۆشنبیری کە هەیە بۆمان فەرق بکاتەوە یاخود ئاستی ڕۆشنبیریمان بەرز بکاتەوە هەڵبژاردە چیە لەمەیە چۆن ئەو کتێبە هەڵدەبژێری کە تۆ دەزانی لەمەیە ئێمە فەراغمان هەیە من لەگەڵ دەستگایەکە کارەکەم دەستگاکە خۆیان کتێبخانیان لە ناو بازاڕەیە کتێبخانەکان تەکلیفیان لێ ئەەکەن بەوەی کە ئەم جۆرە کتێبانە وەربگێڕن بە تایبەت لە من بواری ئاینیم هەڵبژاردووە لەو دەستگا ناوەندی ئەدیبان کتێبەکانیشمان بە حەز و داواکاری خوێنەرانە زۆر جا کتێبی دووباری تایە ئەنی کتێبێکی تایە لە کەسێتریش وەریگێڕاوە بەڵام نرخەکەی هێندە بەرزە ڕەنگە هەموو خوێنەرێ نتوانێت بیکڕێ کەسانێکی کە ئەیکڕن داهاتێکی یان بڵێ دەوڵەمەندێکی باشیان هەبێگینا هەموو کەسێ ماینی ئەوەی نییە ئێمەش هاتوین ئەو کارە بکەین کە هەم کتێبی وەربگێڕین لەسەر داواکاری خەڵک هەمیش ئەو کتێبانە بگەێنە هەموو کەسێک کە بتوانێت بیکڕێت زۆر باشە لە ئێستا خوێنەر ڕەنگە کەم بوو بێتەوە هەرچەندە هەمیشە ناوەندەکان و گروپەکان هانی خوێندن زۆرەدەن ئێستا گروپی ینی کتێبی وەرگێڕ زیاتر بۆ نمونە هەان دەدرێ بۆی کە بخوێنرێتەوە یا کتێبانی کە بەرهەمی نووسەرەکانی خۆمانن ئەکەوێتە سەر ڕاگەاندن کار بۆ کامیان زیاترەکە زۆر نووسەر هەیە ڕاگەاندن وای لێ کردو کە خەڵک لە هەر زمانێکا بێ خەڵک بە شوێنیا بڕوات بۆ ڕاگەیاندن کارکردنی ڕاگەاندن ئێمە ئەگەر شتێکمان بیر بێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەحابەکانە فەرمێ ئەو شاعیرانەی من بەقەدر ڕمەکانی ئێوە لەسەر دوژمن کاریان هەیە یعنی ئەوەی کە ڕاگەاندن ئەتوانێت بیکە هیچ کارێکی تر ناتوانێت بیکە بە پیشاندانی یان خستنە ڕووی سوودەکانی وەرگێڕان سوودەکانی خوێندنەوە لەسەر خەڵک بۆ نمونە ئێمە ئەگە سەیری مێژومان بکەین مێژومان بەر شاڵاوێکی گەورەی جەنگی دژی مێژووی بووینەتەوە یعنی تۆ ئەگەر نەتوانی بخوێریتەوە ئەگەر ئاگات لە ڕۆشنبیری خۆت نەبێ ئەگات لە مێژووی خۆت نەبێ بە هەڵەی زۆر گەورە ئەبێ بۆ نمونە ئێستا لە ڕاگەاندن ئەگەر بە مناڵێک بڵێ زۆمبی کێیە
یەکسەر لێ پرسە زۆمبی ئەو کۆمەڵە خوێن خۆرەیە کە ئەوە جەستەیان پاژە بۆ هەمومان بینیمانە ڕسمەکەی لە ڕاستیا زۆمبی سەرکردەیەکی موسڵمان بووە لە بەرازیل دوای داگیرکاری پرتوگالەکان کاتێکە ڕۆشتووە لەوێ موسڵمان لە دوای محەکەم و تەفتیش لە ئەسپەنە موسڵمان زۆر پەنا بە نەبەر ئەمریکا زۆمبی یەکێکە لە سەرکردەکان کە دژی داگیرکاری پرتوگالەکان جەنگاوە بۆ لەبەرەوەی ئەم کەسە ناشرین کەن کەس بە دەوریان نەڕوا کردویانەتە کەسێکی دێوەزمەیەکی کەسێکی خوێنخۆر کە باسی زۆمبیەکەی حتمما شتێکی جوان بە مێشکتان نایەت یعنی تۆ لە ڕێگەی ئەگەر شارەزای مێژووت نەبێ ئەگەر خوێندنەوە لەسەر مێژوو نەبێ زۆر غەڵەتی تری بەو شێوازە بێ ینی تۆ سەیری مێژووی ئیسلامی بکە هەر سەرکردەیەک تانەیەکی لێ ئەدرێ یەکسەر بڕۆ باگراوندەکەی بخوێنەوە یان ڕۆژهەڵات ناسەکان هاتوون بە شێوازێک لە شێوازەکان بۆ ناشرینکردنی کرد ئەم کەسە لاینەوەکانە بۆی شانازی پێوە نەکەین یان گەلانی تر و ئەوانەی لە ناخی ئیسلام و هەڵقوڵاون و ئەیانوێ بۆ شکاندنی ئیسلام کارێ بکەن ئەمانە کارەکەنە سەر ئەوەی کە ئەم کەسایەتیان ناشریکە تۆ ئەگەر خوێندنەوەیەکی بواری مێژوویت نەبێت و ئەگەر بە تاواتی ئەم کەسە نەناسی ئەکەویتە داوی ئەوانەوە و بە شێوازێکی ناشرین یعنی هەرێکێک لە ئێمە سەری لە یوتوب زۆمبی البەرازیلی لێ بدا مسلمی البەرازیلی دێنێتی چی کەسایەتیەکە ئێمە لە بەرچاومان کراوە بە چی کەسایەتێکی دێوەزمە و قێزەون کەواتە تا چەندە لای ئێمە فیلتەری ئەو وەرگێڕانانە دەکرێت کە با ئێمەش نەکەویتە ئەو هەڵانەوە ڕەنگە هەر خەڵکانێکیش هەبێ بیانەوێت لە وەرگێڕانە بدەن لە ئیسلامەکەی خۆمان باشە چۆن هەڵبژاردەی کتێب دەکرێت چۆن هەڵبژاردەی نووسەر دەکرێت لەوەی کە یا فیلتەرێکەیە بۆ ئەم هەڵبژاردنانە نەکتەنها لە ناوەندەکەی ئێوەیە لە هەموو هەرێمی کوردستان بەگشتی لە ناوەندەکانی دیکەشە لەوەی کە بابەتێک هەڵبژێرێت بابەتی نووسەرێک وەربگێڕێت بۆ وەرگێڕانی کوردی لەوەی کە مێژوومان تێک نەدا ئاینمان لێ تێک نەدا بە جۆر لە جۆرەکان تووشی پەرگێریمان نەکات واللهی ئەوە کاری لەسەرە کرێ سەکار لەسەر ئەوە کرێ کە زۆرترین ئەو وەرگێڕانە وەربگێڕن کە ئەیانەوێ ڕموزی تۆ بشکێنن یعنی لە شکاندنی ڕموزی توە لە شکاندنی مامۆسای ئاینی توە لە شکاندنی بۆ نمونە حەمەتاڵی بانە یعنی ئەمە بە گۆرانی وای لێ هاتووە بووەتە چەتەیەک و ڕێگرێک خولەپیزە کە مێژووی کووردە هەنی ئەمانە کراونەتە دەڕەندە و کراونەتە دێوەزمە و کراونەتە چەتە بۆ لەبەرەوەی کەس بە شوێنە نەڕوا زۆر جار ئەوەی کە ئێستا دەکرێت ئەوەی کە ئێستا ئێمە دەبینی لە هەرێمی کوردستان زۆر دوور بووی مەڕۆ بەدەستی بێگانە ئێمە گەشتبیت بەم حاڵە گەشتبی بەم حاڵی کە مرۆڤ دەیەوێ نەخوێنێت یعنی تۆ کارەکەی من مامۆسایەکمان هەبوو ئامۆژگاریە کردین مامۆسایەکی ئاینی بۆ دەیوت تۆ بخوێنە مەبە بەمەلە بەس بخوێنە فێری عیلمەکە بە تاعین مەبە بە هیچ بڕۆ ئیشێ بکە کە خۆت بەڵام فێری عیلمەکە بە ئێمە جەختمان کردو سەر ئەوەی کە مادی بین یعنی نەک ئەوەی فێری عیلمەکە بین ڕاستە تۆ فێر بە تاعین مەبە ئیشێکی تر بکە بەڵام گرنگەوەیە تۆ بخوێنیت چونکە تۆ ئومەتی ئیقڕائی 3000 بە تۆ دەوتری ئیقڕا یعنی یەکەم ئاەدا بەزیوە باسی هیچ نەکراوە باسی خوێندن کراوە باسی قەڵەم کراوە باسی ئەوەی کراوە کە هەر کەسێ بخوێنێتەوە ئاستی ڕێز لە خۆی ئەگرێ ڕێز لە کۆمەڵگە ئەگرێ ئێمە ئەمانە ئەم سیمامان ناشرین کردو یان ناشرینمان نەکردو بە شێوازێک کار بۆ کۆمەڵێ کەسان ئەکرێت کە هەزاران ساڵە وەڵام دراونەتەوە سەدان ساڵە ڕەدی ئەوانە دراونەتەوە کەچی ئێشتا هە دووبارە ئەکرێتەوە بە شێوازێکی تر دێن پرسیارگەلێکە وروژێن زۆر باشە زۆر بە کورتی مامۆستای من ئەگەر پەیامێک هەبێ بۆ خەڵکێک کە کاری وەرگێڕان بکەن یاخود ئێستا دەست بکەن بە وەرگێڕان چیان پێ دەڵێ زۆر بە کورتی یەک کێشەمان ئێمە هەیە ئێمە هەمیشە کارێک دەکەین دەڵێن ئێمە چین ئەو کارە بکەین یعنی هەمیشە بڕیار لەسەر تواناکانی خۆمان دەدەین دکتۆر ئەڵمانەکان ئەڵێن مرۆڤ خاوەنی تاقەیەکی کارەبایی ئەگەر مرۆڤ بکرێتە وزەی کارەبا و کارەبا سەرف بکرێت یەک مرۆڤ بەشی شاری میونوخەکە یەک هەفتە کاری بۆ بکە ئەم تاقە گەورە فەوتێنین بە کۆمەڵە یاسا بەوەی کە بڕیار لەسەر توانەکانی خۆمان دەین کە دەست پێ نەکەین من پێم وابێت لە هەر تەمەنێکا بێ زووە بۆ دەست پێکردن هەموو کەسێکیش ئەتوانێت بیکە ئەوەی کە ئێمە نەمان کردو ئەوان ئەتوانن بیکەن و لە هەر تەمەنێکا بێ زۆر سپاس بۆ بەڕێزی من قادر نووسەر وەرگێڕ بەڵێ بەڕێزان دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵتان بەردەوام دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان
ئەم برنجە دەنگخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ. لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. لە بەرنامەیەدا خۆشترین و باشترین دەبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستەچەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە بووە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداروەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژارنە ڕاستەکە جبسی نین. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێ بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە.
ڕاستە هەسی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵەبەرەزان بۆ وەرگرتنی زانیاری کار و چالاکی سەرجەم شار و شارۆچەکان دەچینە بڕگەی پامنێران و سەرەتاش دەچینە لای پامنێرمان ڕامیار سڵاوی خی گەورت لێ بۆم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکیەکانی ئەمڕۆ لای تۆ چین فەرموو بەڵێ سڵاوتانە بێبانیتان باش دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی دوای ئەوەی کە وەزارەتی پەروەردەی حکوومەت یاریمی کوردستان بڕیاریدا دەرگای خوێندنگەکان بکاتەوە ئەمڕۆ دەرگای خوێندنگەکان کراونەتەوە کە دەتوانی بڵێن لە 80 بۆ لە 90 دەرگای خوێندنگەکان کراونەتەوە و بەشێکی زۆر لە مامۆستایان پابەندی ئەوە بوون کە بگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن و پێشتریش مامۆستانی ناڕازی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە ئاماژیان بۆ کرد کە ینی ئەوان ناتوانن داوا لە مامۆستان بکەن کە بایکۆت بکەن و ئەوان بایکۆتیان ڕانەگەیان بەڵام مامۆستانیان سەرپشت کرد لەوەی کە بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن یاخودنا بەڵام 6 خاڵیان وەکو داواکاری خستە بەردەم حکوومەت یاریمی کوردستان تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ بکرێەوە ماوەی 2 مانگ مۆڵەتیاندا بە حکوومەت تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ بکرێت ئەگەر جێبەجێ نەکرێت لە 2 مانگەیە ینی ئەوان دەستەکەنەوە بە بایکۆت و هەڵوێستی تریان دەبێت دیارە ئەمڕۆ بەشێکی زۆر لە قوتابخانەکان لە شاری سلێمانی کراونەتەوە دەرگاکانیان قوتابیان هاتوونەتەوە نێو هۆڵەکانی خوێندن من ینی دەمەوێت بەڕێبەری قوتابخانەیەک وەربگرم کە ئێستا لە قوتابخانەی گەلم لە شاری سلێمانی ئەگەر مامۆستا کەژاڵ ئەزیەت نەبێ لەگەڵ ئەو قسە دەکەم سەبارەت بەوەی کە ڕێوشوێنەکانی کردنەوەی دەوام چۆنە تا چەند مامۆستایان پابەندی دەوامن و هەروەها ینی داواکاریەکانیان چییە چۆن ئەو ڕێنماییانەی کە هەیە بەتایبەت وەزارەتی تەندروستی چۆن جێبەجێ زۆر باشە ڕامیار تاو کاتێ میوانەکەت دێ ئێستا دەوامی قوتابخانەکان لە هەفتەی 3 ڕۆژ جارێکە تاو کاتێ میوانەکەت ئامادە دەبێت دەمێت بزانم میوانەکەم ئامادەیە جەلال زۆر باشە ئەو قۆناغانی هەموو قۆناغەکان ئێستا دەرگای قوتابخانەکە کراونەتەوە تر لە باخچەی ساوایانەوە تا 6 ئامادەی سەرجەم ئەم ناوەندەکان کراونەتەوە بەڵێ بە دڵنیایی لە باخچەی ساوایانەوە کراوەتەوە تاوەکو 12 ئامادەی پێشتر ینی مانگێک بەر لە ئێستا 12 ئامادەی ینی خوێندن پرۆسی خوێندن تیاندا ئاسایی بۆ ئەوەی کە مابوو لە پۆلی چۆن ئەڵێ لە پۆلی لە یەکی سەرەتایی و تاوەکو 5 ئامادەی نەکرابووە کە ئەمڕۆ کراوەتەوە مامۆستا کەژاڵ سڵاو لێبێت ئەمڕۆ پرۆسی خوێندن ئاسایی کراوەتەوە ڕێژەی مامۆستایان چۆن ئامادەبوونیان یان ڕێژەی قوتابیان چۆن ئامادەبوونیان چۆن پرۆسەکەتان ئاسایی کردوێتەوە ڕێشوێنەکان چۆن گیراوەتە بن بەڵێ بەخێر بێن ئەمڕۆ لە خوێندنگی ئێمە خوێندن ئاساییە مامۆستا سەرجە مامۆستایان هاتوونەتەوە ئەوەی ئێمە لە دەوامی خۆمان جیامان کردوێتەوە بڵێن ئەم بینایە لە دەوامە 16 پۆل بووە ئێستا ئەمڕۆ 8 پۆل دەوامی هەیە ئێستا لە پۆلەکانن خوێندن دەرسە خوێنرێ 8 پۆلەکەی کە ئیزن ئیراوە لە ڕۆژی بڵێن بەپی تاک و جووتە عنی یەکشەمە و سێشەمە و پێنجشەمە لەگەڵ شەمە و دووشەمە و چوارشەمە خوێندن ئاساییە بەڵام ئەمڕۆ پێم وتون سعات 11 ئەڕۆینەوە ئەنی ئیزنیانەیەم لەبەر ئەو سعاتەی کەش بەڵە ئێستا لە پۆلەکان دەرسە خوێنرێ ئەتوانی بچی پۆلەکان ببینی دەرسە خوێنرێ جەدولیان بۆ دانراوە و سبەینێ 6 وانەیە 2 سبەی 6 وانە جەدولیان تا سێشەمە جەدوڵم تەوزیع کردووە مامۆستا شەمووی هاتوتەوە و خوێندن ئاسایی بۆتەوە بەڵام ئەوەیە کە ئێمە دەستمان کردوتە بە خوێندن لەسەر پەیمانی و بەڵێنی حکوومەتی هەرێم کە لە ماوەی 30 ڕۆژجارێ موچەمان پێبدا وابزەم لە کەناڵەکانی کەش باسم کردووە هیوادارم حکوومەت پێداچوونەوە بە بڕیارەکانیا بە بەڵێنەکانیا بکات و بتوانین لە ماوەی 30 ڕۆژجارێ موچەدا بەش بکرێ بۆەوەی جارێکی کە ئەم دڵخۆشی خوێندکاری ئەمڕۆ یعنی ئەمڕۆ بە شێوەیەک من خوێندکارم ئەبینی لە خۆشیانی ئەزانی لە شوێنێکە دانیشێ تەسەورەکەی چوومە ژوورێکەوە
ڕحلەکانی کە چۆڵە تەلەبێک چوو بەسەر لای تەلەبێکی ئەڵم بۆچی وادانشی بەجیا نەماوتە مامۆستا خوا دەمێکە خاوڕێکە من نەدیوە یعنی ئەو دەمێکە هاوڕێم ئەو تامەزرۆیی کە هاوڕێکی نەبینیوە ئەو خۆشی ئەمڕۆ هیوادارم ئەو خۆشیمانێت تێک نەچێ ئێمەش مامۆستایان چ مامۆستایان بە ئام هەموورێ بکوستان بەتابەتی سلەیمانی و لە قیسلەیمانی داوای ئەومان کردو 30 ڕۆژارێ موچە هیوادارم لەو کاتەیە موچە بیرێت و جارێکی کە نەکەوینەوە ڕێ ئەوەی پەنابەرینەوە بۆ بایکۆتکردن یاخود دیان دابڕان لە خوێندن ئەگەر لە 30 ڕۆژەکەیان نەدرایان کۆمەڵک داواکاری هەبوو وەکو بەبێ لێ بڕین داباشکردنی موچە و 30 ڕۆژارێ لە کاتی خۆیان بدرێ و ینی گەڕانەوە و پاشەکەوتەی مامۆستایان کە لای حکومەتە ئەوانە ئەگەر جێبەجێ نەکرێن ئەو مۆڵەتەی کە درراوە مانگێک دوو مانگە جێبەجێ نەکرێ ینی ئێوە هەڵوێستانە گۆڕێ ئەومی ئێستا گۆڕێ بەڵێ بەنسبەت ئەوەی کە ئەو بەبێ لێ بڕین گەڕانەوەی تەرفیع و علاوە بۆ مامۆستایان و شایستەدارایەکان و شایستەکانی کە ئێمە کە داوامان کردووە لە حکومت ئێمە پێش حەدەست ناکەوین ناتوانین بڵێن ئێستا ئێمە بایکۆتەکەین ئێمە ئەو داواکارانەی کە هەم یەکێتی مامۆستایان لە قیسلەیمانی کە داوای کردووە چەند خاڵێک بۆ داوایان کردووە هەم بڕیارەکانی ئەوان هەم مامۆستایان ئەتوانم بڵێم مامۆستایانی ناڕازیش و سەرجە مامۆستایان ئەمە داوایە لە هەموو ڕاگەیاندەکان هیوادارم ئەو داواکارانە بتوان بە پێی خواستی ئێمە دابین بکرێ بۆی ئێمە من ناتوانم پێش حەدەستکەم بڵم بایکۆتەکەن ئێمە ئەڵێن داواکارین و هیوادارین ئینشاڵڵا بۆشمان بکرێت بۆی پەنا نەبین لەبەرەوە ئەو کاتەش هەم لە قیمامۆستان هەم مامۆستانی ڕازی سەرجەم مامۆستایان کە ئەڵێ ئێمە ڕۆشتینەوە بەر خوێندن بەڵێنی خۆمان بەسەر بەجێگەیان و هەروەها بە پی کاتەکەی کە تۆ بۆ داناوی منیش چوم تۆش لە کاتی خۆتان مۆڵەت موچەی خۆم بەرێ مۆڵەتەی بۆ داناوین کەسی ڕۆژارە هیوادارم با بن ئەوانش پێوەی ئەو کاتە ئەو ڕێکخراوی مامۆستایانە و هەروەها سەرجەم مامۆستایان بڕیاری کۆتایی ئێمەش ملمان کەچە بۆ بڕیارەکانی سەرجەم مامۆستان نەکم یەک مامۆستا و یەک خوێندنگە لەبەرەوەی خۆت ئەزانی یەک خوێندنگە و یەک مامۆستا و یەک کەس ناتوانێت بەتەنها بڕیاری کۆتایی بە کە ئەگەر بڕیارەکان دەستە جەمعی بێت بەناوی هەم یەکێتی مامۆستان هەم بەڕێوەبەرتی پەروەردەکان سەرجەم یەک بڕیار بێ وا بزانم هێزەکە ئەگەر هات و یەگرتووی بێ هێزەکە باشترە بڵێن بەڕێبەراتی پەروەردەی سلێمانی هیچ بەڵێنێکی بێوەداوە بۆ چارەسەرکردنی کێشەکانتان ینی قسەتان کردووە پێش وەختە هیچ بەڵێنێکتان لێ وەرگرتوون بەڵێ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانیش وەڵامی لە وەزیری پەروەردە بردووە زۆر باشە ڕامیار لەگەڵ بەڕێوەبەرێک گشتی پەروەردەکان کردو ئیداری سلێمانی کردووە لەگەڵ بەڕێوەبەرەکانی پەروەردە کردووە بەڕێوەبەرێک ئێمە وەکو پەروەردەی ڕۆژ ئاوا ئێمە ئەو ئیعازەی وەرەگرین لە بەڕێز مامۆستا بەکری وەرەگرین کە مامۆستا بەکر خۆی لە کۆبنەوەکانە لە دانیشتەکانە لە ئەوانی کە هەم لە حکوومەت و هەم لە ڕێکخراوەکانە وەریگرتووە ئێمەش لەگەڵ ئەوان ئێمە لەگەڵ بڕیاری هەر یەکێ بەپێی سلسلەی مدەرج لەگەڵ بڕیاری سەرو خۆیەتی ئێستا من سێری پەروەردەی ڕۆژ ئاوا ئەەکەم وهروها یەکێتی مامۆستایان لە قیسلەیمانی بڕیارەکان لای ئەوان داکۆکی کارن بۆ مافی ئێمە طبعا بەتەکیدی ئەوان لەگەڵ جەنابی وەزیر قسەیان کردووە جەنابی وەزیر تەنانەت سەردانی لایەنە سیاسیەکانیشی وابزانم کردووە لە سلەیمانی بۆ حەلکردنی ئەم کێشەی مامۆستایان جناب قسەمان بۆ یەکەی زۆر سپاس بۆ تۆ مامۆستا کەژاڵ بەڕێبەری قوتابخانەی گەل ینی یەکێتی مامۆستانی جەلال شەیدا ئاماژە بۆ بکەم ینی ئەوانیش هەڵوێستیان لەگەڵ هەڵوێستی مامۆستانی ناڕازی و ئەنجمەنی مامۆستانی ناڕازی و ئەنجمەنی فشارە لەگەڵ ئەوەی کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت لە ماوەی ئەو دوو مانگەیە ئەگەر بێت و جێبەجێ نەکرێت ئەوان ئامادەنی زۆر باشە ڕامیار ئایا مامۆستایانی ناڕازیش چوونەتەوە هۆڵەکانی خوێندن من ئەم بەیانی قسەم لەگەڵ ئەنجومەنی مامۆستانی ناڕازی کردو ئەوان ڕایانکەیان ئەوان وەکو خۆیان ینی لاریان نییە لەوەی کە دەگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن و بەشێکی زۆریشان گەڕاونەتەوە بەڵام مامۆستایانی گەرمیان کە ئەنجومەنی مامۆستانی ناڕازی گەرمیان و کەلارە ئەمڕۆ بایکۆتیان ڕاگەاندووە نەچوونەتەوە نێو هۆڵەکانی خوێندن بەڵام لە سلێمانی زۆربەی هەرە زۆریان گەڕاونەتەوە و لاریان نەبوو لەوەی بگەڕێنەوە و ئەو دوو مانگەی کە داویانتان بە حکومەت مۆڵەتە تا ئەو دوو مانگە دەچنەوە نێو هۆڵەکانی خوێندن پرۆسی خوێندن ئاساییەکەنەوە ئەگەر هاتوو لە مایۆ دوو مانگەیە داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوانی جارێکی دیکە دێنەوە سەرشەخەم و بایکۆتی پرۆسی خوێندن دەکەن بەڵام ڕانگەیان ئێمە ڕێکخراوێک نین یان ڕێکخراوێکی مەدەنی داوا لە مامۆستایان بکەین کە نەشن نێو هۆڵەکانی خوێندن ئەوان مامۆستانیان سەرپشک کردەوە لەوەی کە بگەڕێنە نێو هۆڵەکانی خوێندن یاخود بایکۆت بکەن ینی ئەمە شتێکی پرۆسی ینی کارێکی خۆڕسکەیە زانن و هەموو مامۆستایان سەرپشکراون لەوەی کە بچنەوە نێو هۆڵەکانی خوێندن یا بایکۆتکان بەڵام وەکو داواکاری ئەوان داوایان لە هیچ مامۆستایەک نەکردەوە کە بایکۆتی پرۆسی خوێندن بکەن و نەگەڕێنەوە هۆڵەکان زۆر باشە ڕامیار لە ڕووی ئەوەی کە قوتابیان تۆن چۆن دەستنەوە ناو هۆڵەکانی خوێندن و ئایا دەمامک و دەستکێش و ئەم بابەتانە کە بە بۆنەی بەحسا ڤایرۆسی کۆرۆنا و ماوەی قوتابخانەکان داخراون ئێستا و قوتابیانە پابەند دەبن بە
دەمامکەوە کێ و دەمامکانیان بۆ دابین دەکە کە سوکاریان یاخۆی قوتابخانە بۆیان دابین دەکەن. هەفتەیەک بەر لە ئێستا وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی لە کۆنگرێک ڕۆژنامەوانی ڕایگەیاند کە ئەو دەمامکانی کە دەدرێت بە قوتابیان پێویستەکە لە مەکتەبەکان دابین بکرێت و لەلایەن وەزارەتی پەروەردەوە پێم وابێ ئەم هەفتەیەش نزیکەی 2 ملیۆن ماسکی تر دەگات بەسەر قوتابخانەکان و جێڵی تەقییمکردن دێت بۆ نێو خوێندنگەکان بەبێ بەرامبەر دەدرێت بە خوێنکار ئەم ئەرکە ناخرێتە سەرشانی دایک و باوکان و لە پۆلەکانیش بامان شێوە پێویستە هەمویان ماسک بکەن. ئێستا لە پۆلەکان نازانم ئەگەر دەرفەت ما بێ من بچمە پۆلێکەوە بۆی کە وێنەکان بگوازمەوە زۆر بە خێرایی دەمەوێت دیمەنینەوە هەندێک پۆلەکانمان بۆ بگوازیتەوە بۆی بزانین هەستی قوتابیەکان چۆنە لە دوای و هەموو دابڕانی کە لە هۆڵەکانی خوێندن هەیەیان بووە. بەڵێ جا ئەوەی کە هەبوو باسم کرد ئەو ینی ماسک و پێداویستێ پزیشکانەی کە هەیە بۆ قوتابیان کە دابین کراوە وەزارەتی پەروەردە دابینی کردووە و داوایان کرد بە هیچ شێوەیەک ئەم پێداویستیانە نەبڕێت چونکە ئەگەر بێت و مەترسیەک دروست بێت ینی کەسێک لە ینی بە پێی بڕیارە تازەی وەزارەتی پەروەردە ئەگەر بێت و یەکێک لە قوتابیەکان لە پۆلێکدا تووشی پەتای کۆڕۆنا بێت پێویستە ئەم قوتابخانەیەدا بخرێت. ئێستا ئەمەی دەیبینن دیمەنی یەکێک لە بڵین پۆلەکانە کە لێرە وانە دەخوێندرێت و مامۆستا وانە دەڵێتەوە ئەگەر هاوکارم ینی وێنەکان بگوازێتەوە سەرجەمە قوتابیانەی کە لێرن ینی ماسکیان بەستووە و هەروەها ینی پێداویستە پزیشکانەی کە هەیە بەکاریان هێناوە و پرۆسەی خوێندن بەم جۆرە لە ئەم مەکتەبە و زۆربەی مەکتەبەکانی تر وەکو ئاماژەم پێکرد لە 180 بە شێوەیەکی بەچاو ئاسایی کراوەتەوە. باوشمە لای یەکێک لە قوتابیەکان سڵاوتان لێ بێەوە قوتابین هەستان چۆنە ئەمڕۆ داوام کراوەتەوە دوای ماوەیەکی زۆر؟ وەڵایی هەستێکی خۆشە ئێتر دوای ئەو ماوە زۆرە ئەو مەکتەب کراوەتەوە ئەمەش گەڕاینەوە بۆ پۆلەکانی خۆمان دەرزە خوێنین و پێشتر بە ئۆنلاین خوێندتان هەبوو یا بە ئۆنلاین ئەمیان بە باشتر دەزانین؟ وەڵایی مەکتەبەکە باشترە زیاتر تێگەین. بۆ مەکتەبەکە باشتر؟ لە ئۆنلاینە زۆر تێناگەین یعنی زۆر مەجای ئەومان نییە زۆر پرسیارکەین لە مەکتەبەکە لە ناو پۆلەکە لە بەرچەی مامۆستاکەین ئەتوانین پرسیار زیاترکەین و زیاتر تێبگەین. دەست خۆش بێت ینی بزانم ئەگەر یەکێکی تر لە قوتابیەکان مامۆستا ئاسایی ئەگەر قوتابیە قسەمان بۆ بکات بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانین ئەمڕۆ یەکەم ڕۆژەکە دەگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن قسەتان چییە هەستان چۆن؟ بەڵێ زۆر سپاس مانەوەمان لە ماڵەوە سوودی هیچ بۆ ئێمە نەبوو. ڕاستە هەنێک تەلەبە ئەتوانی لە ماڵەوە بەردەوام بێت لە سەر خوێندنەکەی بەڵام هەنێک هەبوو لەبەر مشکلاتی ماڵەوە نێتوانی بەردەوامی بە دەرسەکانی با بەڵام گەڕانەوەی بۆ مەکتەب باشتر بوو توانی بەرە بە دەرسەکانی با زیاتر. دەستان خۆش بە زۆر سپاس مامۆستا کە دەرفەتان پێداین. بەڵێ جۆرانەوەی کە بینین ینی ئاسایکردنەوەی پرۆسەی خوێندن بوو لە شاری سلێمانی لە 180 بە لە 190 قوتابخانەکان ئاسایی بوونەتەوە و پرۆسەی دەوامتیاندا ئاسایی بووەتەوە و خوێندکارانیش هەستێکی باشیان هەبوو و پرۆسەی خوێندن بەم شێوەیە بە باشتر زانوەکو خوێندنی ئۆنلاین. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان سپاس بۆ زانیاریەکانت. سپاس ڕامیار دیارە هەر لەسەرکردنەوەی دەرگای قوتابخانەکان ئەبەی کە بینیتان ڕووماڵێک بوو لە سلێمانی وەک ڕامیار ئاماژەی پێکرد لە گەرمیان و کەلار مامۆستایانی ناڕازی بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە لە هەڵەبجە دیارە دەرگای قوتابخانەکان کراونەتەوە و لە هەولێر و لە دۆهۆکیش بە هەمان شێواز دیارە زۆرینەی قوتابیان و مامۆستایان چوونەتەوە هۆڵەکانی خوێندن بەڵام بۆ مەرجەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێت با دابشکردنی موچە لە وادەی خۆیدا کە 30 ڕۆژ جارێکە بۆی کە جارێکی دیکە مامۆستایان پەنا بۆ بایکۆتی پرۆسەی خوێندن نەبنەوە چونکە خۆی پرۆسەی خوێندن ئەمساڵ بە شێوازێکی زۆر پڕ لە گرفتەوە دەستی پێکردووە و دواکەوتووە بۆ ئەگەر جارێکی دیکە مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەنەوە گرفتەکان زیاتر دەبێت و ڕەنگە پێ بچێت بە یەکجاری ئەمساڵی خوێندن پەکی بکەوێت. بەڵازیزان دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان لە هەولێر لای پەیامنێرمان عیمران ئەمیر. عیمران سڵاوی خوا لێ بێت فەرموو دەچینە لای تەوەرەکەی جەنابەت لەگەڵ میوانەکەتە ئەو بابەتەمان پێشکەش بکە کە تایبەتە بە ڕاهێنانەوەی قوتابیان لە دوای ساڵێک دابڕان لە خوێندن.
ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر هاتمەوە خزمەت ئێوەیە زیز و خۆشەویست دەرەمڕۆ دوای ساڵێک دابڕان لە خوێندن و لە هاوکات بەشێکی زۆری قوتابیەکانمان لە قوتابخانەکان ئەمڕۆ دەستیان کردەوە بە خوێندن و هاوکات خوێندنم دوای ساڵێک دابڕان دەستی پێکردەوە بۆیە بێگومان لەگەڵ دەستپێکردنەوەی خوێندن پێویستە چەند ئامادەکاریەک بکرێ هەم لەلایەن قوتابی هەم لەلایەن دایک و باوکی قوتابی و بێگومان لەلایەن وزارەتی پەروەردەوە زیاتر لە هەمووان ئەرکی سەرشانی ئەوە و ئێستا قوتابخانەکانی کردوتەوە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم ساڵی خوێندن بە شێوازەکەی چۆنە بێ و ئەو ئامادەکاریانە چیە پێویستە بکرێت میوانداری مامۆستا سلێمان عەلیمان کرێ مامۆستا زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانی مامۆستا ساڵێکە خوێندن داخراوە ئەمڕۆ کرایەوە ئەم ماوە داخرانەیە کە لە ماوەی ڕابردوو داخرابوو کاریگەری بەسەر قوتابی هەبووە کاریگەری بەسەر ئاستی زانستی قوتابیەوە هەبووە بەڵێ پێشەچی سپاس بەو دەرفەتەی بە منتان بەخشی بۆ خزمەتکردنی قوتابیان زیاتر و ڕۆشنکردنەوەی چەند بابەتێک و هەروەها پیرۆزبایەکی گەرم و گۆڕ لە قوتابیانی خۆشەویست دەکەین بۆ دووبارە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە هەموو ناوەندەکانی خوێندن هیوادارم بە گیانێکی بەهێزەوە بە گیانێکی گەرم و گوڕ و قوتابیان دەست بە پرۆسەی خوێندن بکەنەوە چونکە ئەوەڵ و ئاخر تەنها سوود کە سوودی خوێندن بەچێ بگات تەنها بە قوتابیەکە خودی خۆی دەگا بۆیە هیوادارم بە گیانێکی گەرم و گوڕەوە بە پشتیوانێکی ئەوەڵ زارخوای گەورە و پاشانیش دایک و باوکەکانەوە دەست بە پرۆسەی خوێندن بکەینەوە ئێستاش بە دەردی کوردوای دەڵێ نەچوە بچێ لە دەستمان ماوە با بڵێن دەرفەتەکە بەڵێ بۆ وەڵامی ئەو پرسیارەی جەنابتان تاوان وان نزیکەی 2 ساڵە بێ ئێمە لەناو ئەو کێشە داین و ناو ئەو نەخۆشی و ئەو بەڵام مصیبەتە داین خوا گەورە بە ڕەحمەت بیسوڕێنێتەوە بۆمان لە کۆتاییدا حتمەن زەرەری نەک لە پرۆسەی خوێندن لە هەموو بوارەکانی ژیان داوە بە تایبەتی ئێمە کە ئێستا لە ناو بابەتێک داین و لە بەرنامەیەک دانیشتین باسی پرۆسەی خوێندن دەکەین زۆریش زەرەری داوە قوتابیان بۆتە هۆی ئەوەی سڕینەوەی ئەوەی کەوا لە مێشتیان دابوو زانست و زانیاری جێگرتنەوەی لە جێ ئەو زانست و زانیاریانە ئینجا تەکنۆلۆژیا ئینجا خەم و خەفەت ئینجا کار و کەسابەتی ئینجا باری ژیانی قورسی دایک و باوکەکان کێشە کۆمەڵایەتیەکان ئەوانە هەموو جێی ئەو شوێنەی گرتوێتەوە بۆیە زەرێکی زۆری داوە لەو بابەتە لە قوتابیان باشە مامۆستا زیاتر کاریگەری ئەم داخستنەیە بەسەر چ قۆناغێکەوە چ قۆناغێک زەرمەندی یەکەم بۆ ئایا سەرەتایی یاخود بنەڕەتی یاخود ئامادەیەکە بەڵێ بە شێوەیەکی گشتی زەرری هەبوو لە یەکەوە تاوەکو 12 بەڵام بالئەخەس یەکی سەرەتایی و هەروەها دەتوانم بڵێم دووش لە بەرەوەی پۆلی دووش لە بیدایەتی ساڵەوە تاوەکو نیوەی ساڵ هەر پۆلی یەک دەخوێنن ئەو قوتابیەکەوە دابڕێبە لە پیتەکان لە لێکدان لە دروستکردنی وشە لە دروستکردنی ڕستە کە نەگەیشتوەتۆ قوتابیە زیرەکان دەتوانێت بەو ماوەیە تاوەکو نیوەی ساڵ مامۆستای لێهاتوو بگەێنێتەوە قوتابیە زیرەکان کاتەمادەم ئەو ماوەیەش دابڕاو خوێندن نەبوو کاتە هاتەوە دواوە لە زیاتر بەرەو پێش بڕوا هاتەوە دواوە هاتەوە قۆناغی سەرەتا یەکی سەرەتایی بەڵکو پێش یەکی سەرەتایش یەکی سەرەتایی زۆر زەرەری کرد دوی سەرەتایی زۆر زەرەری کرد ئەو بە شێوەیەکی گشتی هەر هەموو قۆناغەکان ئینجا پۆلی 12ش بەڕاستی پۆلی 12ش زۆر زەرەری کرد لەو پرۆسەی دەکاوە بە سەرمان هات ئین سەرجەم قۆناغەکان زەرمەند بوون لە بابەتی ئەمڕۆ دەستپێکردنەوەی خوێندن بوو مامۆستا پێویستە چۆن دەست بە خوێندنەوە بکەین ئەو ئامادەکاریانە چین کە پێویستە بۆ دەستپێکردنەوەی خوێندن لەلایەن دایک و باوکەوە سەرەتا بە باسیکەین پێویستە بکرێت بە شێوەیەکی گشتی دایک و باوک دەبێ بەڕاستی ئەنی ورەیەکی پۆڵاین بەبەر ڕۆڵەکانی دابخاتەوە بە تایبەتی چێ بە تایبەتی ئەوانەی لە قۆناغی سەرەتاییدان بۆ لەبەرەوەی پۆلی 1 و 2 و 3 بالئەخەس جارێ ئەو فام و هۆشەی نییە ئەو ئیدراکەی نییە ئەوەی نییە کە بزانێ ئایا لە داهاتوودا ئەو خوێندنە سوودی بۆی دەبێ هەم بۆ دنیای هەم بۆ قیامەتی هەم بۆ خوڕەوشتی هەم بۆ باری کۆمەڵاتی و هەموو شتێک ئەو خوێنەکە سوودی بێ لێرەکەمات هەم نازانێت دەبێ یەکێک هاندەری بێ یەکێک پاڵپشتی بێ ئەو یەکەش چێە ئەو دوانش چێە کە دایک و باوکە لە ماڵەوەن بە شێوەیەکی زۆر نزیک لێی نزیکن لە قوتابیە زائیدەن چێتر هاوڕێی خۆشەویستی کە خوشک و برایەتی لە ماڵەوە ئینجا لە قوتابخانەش مامۆستایە بەڕێوەبەرە کارجێڕە
هەتا بە خودی کارگوزارەکان دەبێ هاندانی ئەو قوتابیانە بکەن بە ئەوی دووبارە دەست بە پرۆسی خوێن بکەنەوە بە شێوەیەکی گەرموگوڕ بە هورەیەکی پۆڵاینەوە. یعنی هاندانەکە پێیوەست نیە تەنها بە کەسێکەوە پێویستە سەرجەم پرۆسەکە هاوکار بێ بۆی کە دووبارە ئاژ ببنەوە بەڵێ. باشە ئامادەکاریەکان لە ڕووی خوێندنەوە پێویستە چۆن بکرێ مامۆستا؟ ئامادەکاریەکان یەکەم لە ڕووی تەندروستیەوە کە ئێمە با بڵێن بەهۆی ڕێکاری تەندروستیەوە قوتابخانەکان داخرابوون. یەکەمیان وورەیەکی نوێ بدەی بە قوتابیەکان کە بابەجان ڕاستەوە نەخۆشی هەبوو بەڵام ئەلحەمدوللا ئەوە تێپەڕی اینجا بە شێوەیەکی گشتی گەورەکانی دەگرێتەوە ئەو نەخۆشی ئێوە مەترسن بە شێوەیەکی گشتی دەبێت ئەو منداڵە لە ترس دوور خێەوە لە ترس دوور خێ چونکە حتا نەک منداڵ ئینسانی گەورەش یەک لە هۆکارەکانی توشبوونی ئەو نەخۆشی ترسە بوونی دڵە ڕاوچێ و بوونی ئەوی وڵا دەیگرم وڵا نایگرم دەبێت توشبووم دەبێت توش نەبم کە ترسای یعنی یەک لە 150 توشبوونی نەخۆشیەکەتە هۆکاری توشبوونی نەخۆشیەکەیە. بەڵێ بۆیە دەبێت هۆکاری خۆپارێزیەک ئەوەیەکەوە تەشجیعی یان ئەو منداڵەوە ڕابێنیکەوە ترسی لە جیهانی بێ دەرێ. اینجا خۆشویستنی قوتابخانە و مامۆستا و پەرتوکەکانی دووبارە بخێو ناو دڵ و دەرونی و هەروەها چەند بەڵێنێکی پێ بدەیت کوڕەکەم ئەگەر هاتو ئەو وەختانەی کەوا ڕۆیشت ئەو کاتانەی کەوا ڕۆیشت و ئێستاوا دەست پێ دەکەینەوە بۆ وەختێکەوە لەبەر دەستت ماوە بۆ تەواوکردنی خوێندنەکەت ئەگەر تەواوی بکەیت ئەوەی لە تااقەت و توانامدا هەبێ بەڵام نەک بەڵێنی زەق و گەورە چونکە بۆ دەزانێ باری داراییەکە تا تەپۆلی 1 و 2 دەزانێ باری دارایی دایک و باوکی چەندە بەقەدەر توانای خۆی دەتوانێت بەڵێنی داهاتووی پێبدا. کوڕەکەم ئەگەر دەرچووی ئەگەر ئەو پرۆسەت بە سەرکەوتوی بەسەیان نمرەی باشە تێنا چوێ پۆلێکی تر بە سەرکەوتوی خۆشەویستی مامۆستاکانت بووی و هەروە ڕۆژانە بەدڵەشی خۆشەوە توێ مەکتەبێ مەکتەبت خۆشویست مامۆستات خۆشویست ئەوە من بەڵێن بێ لە داهاتوو ئەوەت بۆ بکڕم ئاوات بۆ دەکەم سەفرەیەکت پێ دەکەم دەچینە ماڵی فلان کەس کە ئەو ماڵانی کە زۆر خۆشی لێوێ یا ئەو شوێنانی زۆر حەزی لێیە دەتوانێت ئەوانە تەشجیعی بکە یان بە دیاری بەسیط کەەوە ئەوەی لە تااقەت توانای دەبێت دایکەکەی یا هەرچنەوێ بە زەردەخەنێک بە قسەی خۆش ئەوە هەموو هۆکار و هاندانە بۆ دەستپێکردنەوەی ئەو قوتابیە بە خوێندنەکەی بە گەرشەوەیەکی گەرم و گۆڕ. باشە مامۆستا دەگەڕێنەوە سەرەوە بابەتی دەستپێکردن بەڵام تۆ مامۆستایت و بەشێک لە دەوامی قوتابخانەکان ئاگداری بڕیارە چۆن داوام بکەن و داوامی قوتابیان چۆن بێت؟ بەڵێ ئێمە دوێنێەوە بڕیار درابوو دوێنێ هەمومان کۆبووینەوە هەموو مامۆستایان لە قوتابخانەکان کۆبوونە لەگە بەڕێوەبەرە خۆشەویستەکان 3-4 پێشنیاریان خستە بەردەستمان بەڕاستی دەمەوێتی شک بخەمە سەر شتێک ڕاستە وەکو باقی هەموو پرۆسەکانی دی پێشنیارت دەخەنە بەردەستی بەڵام مەرجیش نییە بە قسەت بکەن ئەوەی کە بۆ خۆیان داناوە هەر ئەوایە. ئێستا من دەتانم سەرژمێرێک بکەین لە هەموو قوتابخانەکان لە 60 تا 70 ئەو پێشنیار ئێستا من دێڵم ئاوایان بەدڵ بوو چونکە ئەگەر مامۆستا پێشنیارێکی بەدڵ و پرۆسەکە سەرکەوتوتر دەبێ بەدڵی مامۆستایان بێ و کارجێڕی بێ لەوانەیە ئاوا بەدڵی قوتابیان و دایک و باوکانش بێ بەڵام لە کۆتاییدا شەو خەبەرمان پێگەی لە ڕگای پەیجەوە کەوا بابە ئەو شێوازەمان هەڵبژاردووە شێوازی تەناوب ڕۆژێک نا ڕۆژێک هەموو شێوازەکان سلبیات و ئیجابیاتی خۆی هەیە ئەو تەناوبە ئێمە وتمان شتێکی باشە بەڵام بۆ قۆناغی سەرەتایی تۆزێک سەختە سەختیەکەی لە چیدایە 1 و 2 3 هەموو ڕۆژێ وا فێر بووە بە تایبەتی ماوەیەکە لە خوێندندا بڕا هەر حەزەکە بێتەوە گەڵ هاوڕێیەکانی و دەست بە یاری و گەمە و گاڵتەکان بکەوە بێتەوە بەرچاوی برادەرەکانی قوتابخانەکە تۆزێک لە ماڵەوە دوورکەوێتەوە بێزار بە لە جێی ماڵەوە هەموو ڕۆژێ جانتاکەی هەڵدەگرێت بەبێ ئەوی بزانێ دەوامی یا دەوامی نییە کە تەماشا دەکا دێ لەگەڵ دەوامەکەی تر تێکەڵاو بووە بابە بۆ هاتی وەڵا هەروەم زانی دەوام هەبووە یان هەندێک قوتابی تریش هەیە ئەو ماوەیە بەهۆی دابڕان لە قوتابخانەوە تووشی خەوی زۆر و ئیسراحەت و ئەو نێشەوانە بە دیار ئایپات و ئەو بارە تەکنەلۆژیاوە هەمومانی فەوتاندووە بە دیاریەوە دانیشتوە تا 2-3 شوێ بەیانی درەنگ هەڵدەستەیە بابە بۆ نهاتیە دەوام وەڵا نەمزانی ئەوڕۆ دەواممە ئەها لە هەردوو بارەکەیدا زەرەری هەیە سلبیاتی هەیە و ئیجابیاتیشی هەیە ئەوانە شتی عملین کە ئێوە لە نێو قوتابی تووشە و حاڵەتانە دەبن ئێستا ڕێکەم ڕۆژی داواممانە دەزانین شتێکمان بۆ دێ بەیانی و دووبێ بڕیارەکە چۆن بوو ئێستا بڕیارەکە ئاوای لێ هات ڕۆژێک ڕۆژێک پۆلێک دێ 3 پۆل دێ ڕۆژێشتر 3 پۆل تاگەر بێت و قوتابخانەیەک 6 پۆلی هەبێ سەرەتاییەکانی هەموو هەبێ چۆن نەبێ بۆ نمونە ئێستا باسی قوتابخانەی خۆمان باش بە زۆری لەبەر دوو هۆکار وایێتەوە بارە تەندروستیەکە کە چۆن تەندروست بێ ئاوا داوام بکەین و لەو نەخۆشی دوورکەوین و منداڵان پارێزین
قوتابیان و هەروە نەبوونی ژوور و پۆل و شتیوامان زۆربەی قوتابخانەکان 12 پۆلین زۆربیان ئێستا ئێمە لە 1 تا 6مان هەیە هەر پۆلێکمان 2 پۆل و 3 پۆلە ئەوە باسی پێشتر دەکەم بەڵام ئێستا وا ڕێنمایەکان وایە پۆلەکان سووک بکەین مەسەنگە چل بێ بیکەینە 20 ئەگە 35 بێ بیکەینە 70 و 80 واتە هەر 2 پۆلێک تقریبان بێ بە چاپ کاتە بووە 24 پۆل تۆ 12 پۆل شتەیە نایلاز ئەوەی کە هەبووە پێشتر دەیکەیە 2 بەشێکیان ئەمڕۆ دەوام دەکەن بەشێکیان بەیانی دەوام دەکەن لەبەر ئەو دوو هۆکارەکەمیان تێکەڵاو نەبوونی زۆر واتە دەکرێت بڵێن ڕۆژێکیان 1 و 2 3 دەوام دەکەن ڕۆژی 2 4 و 5 و 5 و 6 ئەدی مامۆستایان داوامیان چۆن مامۆستایان ئێستا بۆ خۆم بۆ نمونە پۆلی یەکم لەسەر شانە پۆلی یەک ئەو ڕۆژەی بابەتەکانی پۆلی یەک بێ و داوامی پۆلی یەک بێ ئەو ڕۆژە من دەچم هەم بۆ تێکەڵاو نەبوونی مامۆستایانی ئێستا بۆ ئێمە تقریبا 40 قسوور مامۆستا لە قوتابخانەین قسوورش لە ژوورێکی ئەوەندە دانیشی یان لە جوور مامۆستایان و ئافرەن جیاکەیەوە هەر زۆرە ڕاست ئاوا تێکەڵاوی یەکتر بین باشە مامۆستا هیوای سەرکەوتن نەخوازیین بۆ تەڵەبیان و هاوکاریش بۆیە بەڕاستی ئەرکیەوە قورسە حەزەکەم باسی ئەوە بکەین چۆن ئەو حەزەی قوتابی کە باسی کرد حەزێکی بۆ قوتابخانەیە بە تایبەت دوای ساڵێک دابڕان ئێستا هەرخواخوایەتی قوتابخانە ببێتەوە چۆن ئەو حەزە بقۆزینەوە بۆ زیرەک بوونیم قوتابیە پێویستە چی بکرێت مامۆستا و هاوکات دایک و باو بەڵێ بەداخێکی زۆرەوە دەڵێم ینی بەو فترە کەوا قوتابخانەکان داخران بەو هۆکارەوە یا بەو پیانۆ با بڵێن زیاتر ناتوانین بڵین ئەو نەخۆشیە نییە هەیە وجودی هەیە زۆر ئازیزانمان لە دەستدا بەڵام نەدەبوو ئاوا بە شێوەیەکی زۆریش دەرگای قوتابخانەکان دابخرێن چونکە هەمومان دەزانین ئەلحەمدوللا لە دوای ساڵینەوە تویەکەوە هەموو فەردێکی هەموو تاکێکی کورد بۆتە کادرێکی سیاسی یعنی شتێک بەبێ ئەوی بۆی باسکە بێ بیبێنێ هەر بە لێکدانەوەی خۆی دەزانێت پشتی پەردە چییە هەمومان دەزانین لە پشتی پەردە چییە هۆی داخرانی قوتابخانەکان ڕاستە بە بیانووی تەندروستیە و ئەو بڵاوبوونەوەی ڤایرۆسەیە بەڵام شتی تری لە پشتەوە بوو بەڵێ بە هەر حاڵ ئێستا لەو کات و ساتەدا کە قوتابخانەکان بۆتنەوە ئێمە چی بکەین بۆ ئەوەی دووبارە ئەو قوتابیە نەڕوخێتەوە دەمی شتێک باسکەم ئێستا بە خەیاڵم داهاتەوە لەو فترەی لەو کاتێک کە قوتابخانەکان داخراوە تا ئێستا بڕۆ سەرژێنەرێک کە لە هەموو قوتابخانەکان بەلای کەمەوە 50 هەتا 100 قوتابی هەر بەیەکجاری وازی هێناوە هەر وازی هێناوە چەند هۆکارێکە وازی هێناوە یەک باری دارایی دایک و باوچی و هەروەها لێ ڕاهاتوە لە ئیسراحەت و خەو و پۆبزی و ئایپات و إلى آخری بارە تەکنۆلۆژیایەکە زائیدەن بۆ خۆشی مستەوای نەبوو بێزار بووە لە مەکتەب پاڵنەرە چیش نەبووە لە لای دایک و باوچیەوە یان خوشک و برایەوە باری خێزانەکەی وای دەخوازێ بۆیە وای لێ هاتووە قوتابخانە تەرکە کە ڕۆژانە 5,000 بۆ دایک و باوچی بێنێتەوە ئەوەی پێ باشترە دایک و باوچی ئەو ڕۆژیانی بەرەو پێشدەوە ژیانی ڕاست بۆتەوە نازانێت لە داهاتوو ئەو کوڕە زۆر ئەو منداڵیان ئەو کچە زۆر زەرەری دەبێت تا چێکی نەخوێندەواری لێ دەرچێت حتمما بە ئەوەش بەڕوون ئاشکراوی نەشارینەوە هەموو دەسەڵاتێکیش ئەگەر بێ بمێنێتەوە بۆ خۆی دەیەوێ هاوڵاتیەکانی شعبەکەی چی بێ گەلەکەی چی بێ گەلێکی نەخوێندەوار بێ بۆی پەڕێی لە چاوکە بە هەموو گرد و دۆڵ و شوویەکدابی بە ئارەزووی خۆی یاری پێ بکە و کۆیلایەتی پێ بکە مامۆستایەوە لە نێو قوتابیان ینی قوتابی هەیە تا ئێستاش لە سەردەمی تەواوی پێشکەوتن لە ساڵی 2021 و 2020 کە ئێوە لە قوتابخانەکە واز بێنێ لە قوتابخانە و قوتابخانە بەجێبێڵە بەهۆی نەداریەوەیان بەهۆی کە بژێوی ژیانیان بۆ ناگوزەرێ قوتابی هەبووە ئێوە بینی وتان بێ قوتابخانە جێشت بێ بەڵێ قوتابی هەبووە من کارم کەوتۆتە با بڵێن دام و دەستگاکانی میری بینیمە لەوێ بووە مامۆستا نامناسیەوە کە بەبیادی هێناتمەوە قوتابی خۆم بووە قوتابخانەی بەجێ هێشتووە ئێستا لێشێک لە شوێنەکان دەوام دەکا یان ئاسایشە یان پۆلیسە یان پێشمەرگەیە لەگە ڕێزم بۆ تاک بە تاچی پێشمەرگە چایان ماچەکەین پۆلیسە بەڕێزەکان ئاسایشە بەڕێزەکان بەڵام کە بۆتە ئەوە لە بخۆشی ڕاتبەکەی و مەکتەبیشی بەجێهێشتووە لە سەروی ملیۆنەوە مەعاشیتی مامۆستا قوربەسەریش بەنیوە موچە ئەو هەموو شەهادە ئەو هەموو ساڵە خزمەتە هێستا موچەکەی ناگاتە نیموچەی ئاسایشە ڕاست خوا قوتاندا بەڕاستی مامۆستا حەزەکەم باسی بابەتێک بکەین کە ئێستا باسی کرد جەنابیش لە قسەکان ئاماژە پێدا بەشێکی زۆری قوتابیان ئاڵۆدەی بابەتە ئەلکترۆنیەکان بوون یان مۆبایل و ئایپات و ئەو یاری ئەلکترۆنیانەی کە ئێستا هەیە چۆن بکەین منداڵ دوورکەوێتەوە لەو بابەتانە ئەمن دەمی زۆر
تۆزێک بە فراوانی باسیەوە بکەین چۆن قوتابی بە قوتابخانە ئاشنا بکەینەوە یعنی وا بکەین حەز و خۆشی و خولیای قوتابخانە بێ لەمە دووە ئەو کاتانەی ڕوویوە بە زیادەوە تاویزی کاتەوە یەک لەو هۆکارانە تەکنەلۆجیایە بەڕاستی لێرەژە دەگەڕێمەوە سەر دایک و باوک زاریان منداڵەکەی تاقانەیە منداڵەکەی نازێکی وای داوەتێ ئەوەی داوای دەکات بۆی دەکڕێ وەڵاکە دەڵێ زۆر خۆشم دەیە ڕاستە ئەتۆ خۆشت دەوێ بەڵام ئەو خۆشەویستیە مانای ئەوە نییە هەر شتێکی ویست دوی داواکەی نازانین لە داهاتوودا زەرەر بۆ چاوی بۆ مێشتی بۆ هەتا خۆڕەوشتی هەتا ئینسانێکی ئالی لێ دەرچێ ئالی یعنی جاریوە من منداڵی خۆم بە سێ جوار بانگم کردووە 100% دەزانم جێی لێ بووە بەس تەرکیزی لەسەر ئایپاتەکەی بووە لەسەر تەکنۆلۆژیاکەی بووە جای منی نەداوەتەوە ئەوە نەبووە منی خۆش نەوێ ئەوە نەبێ حەز نەکەم جواب داتەوە بەڵام ئەوی پێبەلاوەمەیمتر بووە ینی دەتوانین بڵێن ئێستا زۆر زەرەریشی هەیە نەکەم خۆشەویستیشی تایبەتیشی بۆ ئەلکترۆنیات بۆ دروست بوو بەڵێ بەشێکی وەکارەکەشی داخستنی قوتابخانەکان بوو بەڵێ فەراغی زۆر بۆ دروست بووە ئێستا چۆن چارەسەریکەین مامۆستا پێویستە خۆی ئێوە بێگومان شارەزایەکی باشتان لە پەروەردەکردنی منداڵیشەیە جگەلەوەی کە مامۆستا جوانە ئێستا ئەگەر بێت ئێمە ئەو ئایپادەی ڕاستە و خۆ لێوەگیرین ئەمە بێگومان تووشی شڵەژانی دەرونی و تووشی کۆمەڵێک زۆفیتری دەکات چۆن چارەسەریکەین ئەم بابەتەیە ئەگەر یەکسەر ئەو شتەی لە بەدەستی کەوا خۆشەویستنی شتیتی لەو کاتە فەراغانەیە کە بۆت کڕیەوە بەدەستی خۆت شخاتەوە ئاگرت داوەتە دەستی بنزین و ئاگرت داوەتە دەستی ئێستا لە ناکاو لە دەستی دەربێنی زۆر کارەساتێکی گەورەیە نابێ یەکەم بە قسەی خۆش دوم بە تەشجیعوەکی وتمان هانی بدەی بەدیلی ئەوە شتێکی تری بۆ بدۆزیەوە بەدیلی ئەوە شتێکی تری بۆ بدۆزیەوە یعنی بەڵێنی پێ بدەیەوە گوتم ئەوت بۆ دەکڕم ئەوت بۆ دەکڕم کاکاتە ئێستا تۆ لە خۆشی دابووی لە خەو دابووی لە ئیسراحەت دابووی زانۆرە قوتابخانەیە ئەها فلانەها نمونەی بۆ بێنیەوە بە خزم و کەسەکان ئەها شاهادەی بەدەستێن بە تایبەتیوانی قۆناغیان تۆزێک ئەمە ئێستا ناو قۆناغی باسی سەرەتایی دەکەن زیاتر لە 4 و 5 و 6ەکان تۆزێک فام و هۆشیان زیاترە و بیرکردنەوەیان تیشترە ئەها ئەوە گەیشتە نانی خۆی ئەها گەیشتە شادی خۆی ئەها دایک و باوکی چەند خۆشی دەوێت نمونە بە کەسە باشەکانیان بۆ بێنیەوە ئەتۆش حەز لێ ئاوا خۆشم تۆم خۆش بێ ئەتۆش حەز لێ لە داهاتوو ئاوا پرشنگدار بێ لێ ئەگەرە تۆ 24 ساعت خەریکی ئەوشتەوی بەخوا نایگەی پێی ئەگەرە تۆ منت خۆشی و ڕێزیم ندلایە دەبێ بە قسەم بکەی بە قسەشم بکەی ناڵێن بە هەر بە یەک جاری وازی لێ بێنە ئەو ڕۆژانێکەوە جمعەیە ئەو ڕۆژانێکەوە قوتابخانە نییە قەیدی ناکە پێت دەدەمەوە بەڵام ئەو ڕۆژانێکەوە قوتابخانەی ڕۆڵەکەم هەر فریای دەوامەکەت دەکەوی فریای خەوەکەت دەکەوی فریای نانخواردنەکەت دەکەوی فریای سعیکردنەوە و دەرس و دەورەکەت دەکەوی بۆ شێوازە لە بەردەستی دەتوانین بڵین کاژمێر بە کاژمێر پێویستەکەم بکرێتەوە تاوە بیکەیتە وەک ئەرچەندە بابەتەکەشمان وەک چۆن ئینسانێکی جگەرە خۆر زۆر بکسۆتە ناو عمقی جگەرە خواردن تۆ یەکسەر جگەرە دەستبینی بەخوای تەرچی ناکە دەبێت جگەرە بە جگەرە لی کەم بکەیتەوە باشترین طریقە بۆ ئەوی تەرچی بکە مامۆستاوە لە قوتابخانەکانن و بەردەوام بەریکەوتنتان لەگەڵ قوتابیان هەیە تا چەند کێشەی درەنگ خەواندنی ئێستای مناڵ و بە تایبەت قوتابیش کێشە بۆ قوتابخانە و پرۆسی خوێندن دروستەکە تا چەند کاریگەری نێگەتیڤ و خراپی بەسەر منداڵەوە هەیە کە بێت و منداڵ تاخیر بخەوێن لەگەڵ دایک و باوکی دوای 12 شەو بخەوێ بەداخەوە نازانم کاتی زۆرمان ماوەیانەما هەموو جارێ لە بەرنمەیەکی ئاوا شتێکی زۆر خۆشم دێتەوە خەیاڵی باوەڕ بێ برایەکەم دایک و باوکی قوتابیان قوتابی زیرەک و منداڵی زیرەک و منداڵی داهاتوەکی پرشەنگ و ڕۆشندار بێ پەیوەستە بە دایک و باوکەوە من کە ئێستاوا دەڵێم لەوانەیە بخۆم لەو دایک و باوکانە نەبم بەڵام حەز دەکەم لەو دایک و باوکانە بۆیان خۆزگا بەڵام کە مانایوانیە قسە باشەکە نەکەین کە دایک و باوچێک وانە بوو دەبێت حتمما قسە باشەکە بکەیت بەڵکو دەبێتە بەهۆشی هاتنەوەی یەکەم زار خۆم ئینجا بەیاد هاتنەوەی دایک و باوکەکان سعیدی نەوڕەسیمان هەیە هەمومان ژیانمان بیستووە بێگومان منداڵی گوندەکەی خۆیان هەموو دەستنە قوتابخانە دایک و باوکی حەزیان دەچێت ڕۆژانە سعیدیش هەڵیان دەپێچێت دایک و باوکە بۆ منش دایکە بۆ منش نەچمە خوێندن بڕیار دەدەن ئەو جارە منداڵەکان گەڕانەوە لەگەڵ منداڵەکانیان بدەین و بیانێن چکە هەر بەڵبەتە دووری دێهاتەکەی خۆیان بوو حجرە و خوێندنەکەیان خوێنی منداڵەکان هەفتەی بەلایکەم و 15 جارێک داهاتنەوە با درێژەی دێنە بە کورتی باسکەین منداڵەکان هاتنەوە ئەرزاق و پێداویستی و پارە و ماڕاشتیان بۆ پێچانەوە بەگەڵ منداڵەکانیاندا منداڵەکە ئێمەش با لەگەڵ ئێوە بێ بخوێنێ کاتە کە ڕۆیشتن فترەی زۆر دواکەوت سعید لەگەڵ ئەو منداڵان دەخوێندن بە ماوەیەکی زۆر کەم هەمووی تاویز کردەوە لە هەموو منداڵەکانی زیرەکتر دەرچوو وای لێ هات بۆ جێگای سەرسوڕمان و تێڕامانی مامۆستا بەڕێزەکانی وتیان ئێمە پێویستە
بڕیار بدەین دوومان بچین سەردانی ئەو خێزانە بکەین بزانین چۆن پەروەردەیان کردووە زاوە هەر بە کورتی ئەمە کاریگەری هەیە بۆ سەرێمە زۆر ئێستا لە کۆتاییەکە زانێت چی دەدەسێت دایک و باوکانی خۆشەویست ئەوەڵ زار نەفسی خۆم بەڵێ کاتێککە هاتن لە ڕێگادا تووشی پیرەمێردێشی پشت چەماوەی ڕیشسپی نورانی بوون دوو گای پێ بوو لە ڕێگا هەر دەمی هەردوو گاکانی وەستا بوو جان مامەجیان سڵای خوا لەوێ سڵای خوا لە ئێوەش بێ مامۆستایانی بەڕێز ئیشاڵە میوانی من دەبن وتیان نەوەڵات دەچینە ماڵی قوتابیەکمان بڕیارمانداوە ئیشمان هەیە بەس ئێمە پرسیارێکمانەوەیە بۆ دەمی ئەو گایانت بەستاوە تی مامۆستایانی بەڕێز لە چێڵگەکەی خۆمە تا دەچمە ماڵەوە تووشی چەندەها چێڵگەی تر دەبم گژوچیا دەرهاتوە لە ژێر پرژینەکانەوە نامێ گژوجیای ئەو چێڵگانە بخۆن لەبەرەوەی گژوجیایەکە دەبێتە هۆی پەیدابوونی شیر و گۆشتەکەی نامێت تووشی حەرام ببن حەرام دەرخوادی خۆم و ماڵ و منداڵەکانم بدەم یعنی بەڕاستی زۆر یانی سەر سوڕمان بوون بەو پرسیارە بەو جوابی ئەو پیاوەمێردا بەڵێ وتی دەی باشە بابینە سەرەوە میوانی چێن وتیان وەڵام میوانی تەڵەبەیەکمان هەیە قوتابیەکمان ناوی سەعیدە دەیگوتی خۆ من باوکی سەعیدم یعنی زۆر کەیف خۆن وتیان بۆ دوو پرسیار هاتوون یەکیان لە تۆ یەکیان لە دایکی کە بزانیت چۆن سەعیدتان پەروەردە کردووە دێمەوە وەڵامی پرسیارەکەمان دەستکەوت لە تۆ تەواو هیچ تر لێ ناپرسین ئەوە ئەو باوکەیە بۆیە ئەو سەعیدەی لێ دەرچووە هات نەماڵەوە بە دایکیان وت دایکی سەعیدت چۆن پەروەردە کردی مامۆستای سەعیدن زۆر پێ خۆشحاڵ بوو دایک زۆر پێ خۆشحاڵ دەبێت کە مامۆستای ڕۆڵەکەی خۆی دەبینێ ئەوەی لە دەستی بێ بۆیان دەکا وتی خۆزگە زووتر بەهاتمانچە ئەوەی لە دەستم با بۆم حازر کردبان بە هەر حاڵ وتی لەبەرەوەی مامۆستای سەعیدن و لە دوورەوە هاتوون یەک پرسیارتان وەڵام دەدەمەوە ئەویش ئەوەیە کە دەڵێن سەعیدتان چۆن پەروەردە کردووە لە ژیانمدا بەبێ دەزمێ شیرم نەداوەتە سەعید ئەوە هۆکاری سەرکەوتنی منداڵە دەداهاتوو ئەوە هۆکاری ڕەوشت و ئەدەب و ئەخلاقی جوانی منداڵە جابا ئەو منداڵە مێشتی ساف نەبێت منداڵە بچێتە سەر ئایپات و تەکنۆلۆجیا و ئێستاش خێزانی وامان هەیە بەڵام ڕێژەیەکی کەمن خۆزگە هەموو هاوڵاتیان هەموو دایک و باوکەکان ئەویان دەکرد دە نمونەیەک لە خۆیان بەرزەسە دەکرد هەرچ نەبێت و دایک و باوک سەعیدش نەبوویان هەر وەکو شاگردی ئەوان بای ڕاستە لە شیرپێدانێک حسابی بۆ پەروەردەی منداڵەکەی کردووە نەگەوەی وەکو خۆمان مۆبایلەکەی خۆی لە دەست ئایپادەکەی لە دەستە بە منداڵەکانی دەڵە داینێت جاخۆ من خەری وتیشکۆمەسەی خۆ هۆکارەکەی ئەمن و خێزانم کە منداڵەکەم ئایپاتی لە دەستا یان مۆبایلی لە دەستا ئەتۆ مۆبایلێک یان مۆبایلێکی ئاخر دەرەجە لەبەردەستی ئێویش داوا دەکات دەڵێ بزانم ئەو شتە خۆشە چێ بام بەدەستیەوە بەس کە تۆ لە دەستن نەبوو لە کاتی سەعات 10 ئەوانە نووستی هەڵت گرت ئەویش قەناعەتی دێتەوە چاو لە تۆ دەکات دەڵێ گەورە ئاو دەڕشێنێ گسکە پێی لێ دەخشێنێ مەسەلەش کوردواری خۆ ڕاست مامۆستا پێم بڵێ سەرکەوتنی قوتابی ئەم نمونەی هێناوەتەوە زۆر جوان بوو تا چەند پەیوەستە بە دایک و باوکەوە یعنی ئەگەر ئێمە سەتا بکەینە سەتا ئەمە بڵێن 150 لە قوتابخانە 150 دایک و باوکیان تۆ چۆن وەکو مامۆستایەک سەرکەوتنی قوتابی بۆچی دەگەڕێنیتەوە زیاتر سەرکەوتی یان زیرەک بوونی قوتابی بە تایبەت بۆ قۆناغی سەرەتایی بەڵێ سەرکەوتنی قوتابی زیرەک زۆر هۆکار هەیە بەڵام یعنی لە پێش هەموو خاڵەکانەوە دایک و باوکە دایک و باوک زۆر گرنگە چونکە چەند لە قوتابخانەیە سێ ئەوەندە لە ماڵەوەیە سێ ئەوەندە لە ماڵ تا ئامادەی دەکات اینجا هاندانی دایک و باوک اینجا بینە سەر خاڵشتر مامۆستا بەڕاستی مامۆستایانی خۆشەویست ئەمە لێرە و پەیامێکم هەیە بۆ هەمووتان وەکو ئامۆژگارینان نییە ئەمن ئێوە نیم ئامۆژگاریە بەڕێزکەم هەمووتان لە ئاستین و بەرزترن بەڵامەک بەبیر هینانەوەک ئەتۆ دەبێ مامۆستای بەڕێز پەیوەندیەکی پردەچی پەیوەندی خۆشەویستی لە نێوان خۆت و قوتابیە دروستکەی واللهی ثم واللهی ئەگەرە تۆی خۆشویست مامۆستای بەڕێز بە تەکید وانەکەت هەر چەندە قورس و گرانبێ لێ دووەرەگرێ بەڵام ئەگەرە تۆی نەچوە دڵی و خۆت نەخستە ناو دڵی قوتابیە واللهی هەرچی پێ بدەی زۆر بە بەسیتیش وانەکەی پێ بڵێ لێ دووەرناگرێ بەڵکو ڕقیشی دەبێتەوە کە کاتی دەرسی تۆ دادێ دەڵێ وانەی فلانە مامۆستامانەیە هەر ئاوا بە بێزاری وا پێ دەڵێ ینی خۆشەویستی زۆر خۆشەویستی زۆر مهم دایک و باوک سەتا چەندیان بەبەردەکەوێت لە زیرەک بوونی تەڵەبەیەک دەتانم بڵێم 165 تا 70 بەبەردەکەوێت چۆن ئەو دایک و باوکە ئەمە نمونەی هەموو دایک و باوکەکانم لە بەردەستدایە با بڵێن دوو بات دایک و باوکی خراپ بە هیوام خۆیان چاپ بکەن بە دایک و باوکی چاچش قوتابی هەردووچیانم لە بەردەستدایە هەر لە خودی مەکتەب هەمە ئێستا یعنی ئەرد و ئاسمانیان فەرقە هەردووچیان لە کۆمەڵگەشی کوردی لە کۆمەڵگەشی موسڵمان لە یەک شار لە یەک کۆمەڵگا لە یەک مەکتەب بەڵام جیاوازیەکی زۆر کە دایک و باوکەکە دێتە سەردانیمان ماشەڵڵای لێبێر حەزەکەی قسەیان لەگەڵ بکەی
بەڵام وەڵاهی دایکی وا دێ هەر لە دەرگای حەوشەوە بە شەڕ ڕۆمان دێ تا دەڕواتەوە منداڵەکەی چۆنە لە قوتابخانە منداڵەکەشی بزەبت تەبقە لەسەری خۆیتی مامۆستا بابەتێک حەزەکەم بەڕاستی تیشی بخەیتە سەر هەموو قوتابیانەی کە لە ئێوە زیرەکەن لە کەسانی دەوڵەمەند و باوکیان دکتۆرە و بابیان مەهەندسە و ئەو بابەتانن نەخێر دەوڵەمەند وەگرین دەڵێ قسە قسەڕا دەچێشێ لە قوتابخانەیەکی ئەهلی بووم ڕۆژێکیان حانوتەکەمان فرۆژگایەکەمان وتی مامۆستا قوتابێک ئەو وەڕقەی هێناوەتە مەکتەب ئەمنیش وتی تێکشتم دێ و بۆ مورکەوە ئەمژتم باشە $100 مەبەست $100 یەک وەرەقە تێوە من هێناوە بۆ لایتان تەلەفۆن باوچکەم بزان چی ئەوەرقە نەک خوانسە دەستی بێ باقەڵی دایکی یا بابی یا قوشک بدای تەسەور کە تەلەفۆن بابی کرد بێت چ دەڵێ یعنی هەستمان کرد سەرگرانیش بوو لە خەومان کردیە دەڵێ وەڵام مامۆستا ئەوە نەیدزیوە لە باخەڵی منی دەرنێناوەتی ئەمە چێ کاکە ژیان وەڵاو ڕۆژانەی 25,000 خوردەم پێ نەبووتم ئەو وەرەقە بە خوردی کە 25 بجێ ڕۆیکەم بۆ بێنەوە ڕۆژانەی منداڵێک تەسەور کە 25,000 بێ ئەی ئایلەی وای خێزانە بە کۆی گشتی ئێستا 5,000 پەیدا ناکە ئەوە جیاوازیەکەیە ئەنێ ئەمانە بە مامۆستا زیرەکن ئەو کەسانی کە ڕۆژانە هەنەوە زۆر نا بەعکسەوە باوکو دایکی تر هاتوون هەردووچیان بە شکایەت لامان زە ئەو شتانەمان زۆر بۆ دێ یعنی ئەو یەک لە قوتابیەکە زیرەک نەبوو ئەسڵەن هەر مستەوای نەبوو هاتبوو دەگوت داد و بێدادمە لە دەست قوتابیەکەم تاوان قوتابخانە ئەهلیەکە لە یەکەتان نۆی هەبوو بەڵێ قوتابخانەی بڕیاریش قوتابخانەکە بە یادم دێتەوە ئەربیدایەتی دروستبوونی قوتابخانە ئەهلیەکان لەوێ بووم هادوتی داد و بێدادمە لە دەست کوڕەکەم ژوورێکی VIP بۆ ڕازاندۆتەوە VIP ینی کامل تەرتیبات هەموو شت مۆبایلێکی ئاخر دەرەجە لەی خۆم متەتەورم داوەتێ سیارەکی سفرم بۆ هێناوە تێدەگەی ڕۆژانەش هەرچی بێ بۆی دەکەم بەڵام ناخوێنێ داد بێدادمانە وەڵام ئێمەش پێکەنیم تقریبا سەیری پیاوەتی مامۆستا بۆ پێ دەکەنم نهاتیم وڵامتان لێوەگرم ئێوتم کاکەژێت تۆ بەدەستی خۆت منداڵەکە دوێران کردووە باشە لە داهاتوو بخوێنێ شەهادەیەکی با دکتۆرە مازیستەر بێنێت چی بەدەستدێنێ ڕۆژانە بەدەستدێنێ مامۆستا نیمە ئەمن نیمە وتم ئێستا لە ئێستاوە بۆ دابین کردووە هەموو شتێک لە بەردەستی داناوە ئەوە بەدەستی خۆت ئاگر لە ماڵی خۆت بەرداوە بۆیە ناخوێنێ بڵێ بۆ بخوێنەوە هەموو شتێکم هەیە دەستە خۆش بێ مامۆستا زۆر سپاس بۆ قسە خۆشەکانە سپاس بۆ ئامۆژگاریەکان سپاس بۆ مامۆستا سلێمان هەلی سپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویست کە تا ئێستا بینەر و بیسەرمامەم بۆ هیوای توانی بمان سوودێک بە ئێوەی عزیز و خۆشەویست بگەێنم دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە زۆر سپاس بۆ هاوکارمان ئەمران سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەت لەوەی کە تۆری دووەم و کۆتایی پێیان ڕۆژت پێشکەش کردی بەڵازیان پرۆگرامی ئەمڕۆژمان بەم شێوەیە بە کۆتا گەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان سپێرین خواتان خواتان دەگەن